سڵاو هاوڕێن باشن بەخێربێنەوە بۆ ڤیددیوەکی تازە تاوان زۆربەمان فیلمی ترومان شۆمان دیتیە تا ئێستا بەس قەت ئۆپسیارە لە خۆت کردیە ئەو نامە و مەسجانە چییە لەو فیلمێ بە تەواوەتی هەیەنی بێزگەلەوەی کە فیلمەکە باسی ئەو حداسی دەکە کە ئێستا باسی دەکەم چ مەسجێکی تێدا زۆر قوڵ و شاراوە کە تا ئێستا لی تێگەیشتبی طبعا بۆ ئەو کەسانی کە فیلمی ترومان شۆیان نەدیتە ئەتا زووە ئەو ڤیددیوی داخەم بڕۆن تەماشەکەن و زەوەرنەوە تەماشە ڤیددیو بکەن بۆ ئەوی بە ئیسراحەت باسی ئەو فیلمی دەکەم طبعا لەبەر سپۆیل و شتیوە فیلمەکە لای من زۆر عزیزم فیلمێکی ئەتا بڵێ تۆزەک ینی ببوورە ئەو کەلیماتە و ئەو شعر ئینگلیزیانە بەکاردێنم بەس تۆزەک داهاتوانەیە ینی ئەو کاتێک کە دەرچوو طبعا ئەو فیلمە لە بەرهەمهێنانی ساڵی 1990 لە کاستینگ ئاکتەری سەرەکی لەو فیلمەی جیم کاریە طبعا ئەو فیلمە باسی ژیانی جیمکاری دەکات کە ناوی ترومان شۆیە باسی ژیانی وی دەکات لە ژیانێکی زۆر ڕیلاکس و هادی و هێمن دەژی و هەموو شتێک لای خۆشە و ئیشی هەیە و برادری هەیە و هاوسەری هەیە و هەموو لەو شتانە لە ناکاو چەند جارێک قەرارەدا بۆ ئەوەی هەوڵ بدا بچێتە دەروی ئەو شارەی شتێکی تازە تاقی بکاتەوە هەر شتێک تاقی دەکاتەوە دەوێت بچێتە دەروی ئەو شارە شتێک ڕوودەدا کە منعی دەکا یان مەسەلەن بارانێکی بەقوت یان حادیسەی سیارەیان لە ناکاو جارە قەڵەباڵغ دەبیان تکی تیارە دەوێت بچی ببڕێ دەبینی تیارەکە کانسڵ بووتەوە طبعا ئەو کات بەرەبەرە هەسپی دەکا کە شتێک هەیە لەو مەسەلەیە دەوێت کەشفیکە خۆی فیلمەکە باسی ژیانی ترومان دەکات ترومان کەسێکە لەو خۆی لە جەزیرەیەک دەژی بەس ئەو خۆی نازانین لە جەزیرە دەژی ئەوی لەگەڵی لەو جەزیرە دەژی هەمووی ممەسلن خۆی لە ئەمریکی ئەو پێدێن ڕیاڵەتی تیڤ شۆ یعنی لە بەرنمەیەک دەژی کە دەقە و سانیە هەموو ژیانی ڕیکۆر دەکرێت هەمووی تەسویر دەکرێت و زائیدەن خۆشی ئاگای لێ نییە و هەموو دنیا سیر دەکات طبعا ئەو ژیانە دروست کراوە بزەبت بۆ بەسەر ینی بۆ ترومان کە لی تێدا بژی و لە عینە وەختیش دڵی چەند ملیار خەڵکی پێخۆش بک لە بروی کە بە بەرناو متابعی ئەو بەرنامە دەکەن کە ناوی دە ترومان شۆیە خۆی ناوی ترومان ئەگەلێکی ینی پیاوی ڕاستەقینە لە خۆی هندی قسەیە دێن لەسەرەوە هاتووە کە ناوەکەیان بۆ وادان ئەوە کە خۆی تاکە کەسە لە ناو ئەو شۆیە کە ڕاستیە ماباقی و هەمووی تەمسیل و فەیک و ڕاست نییە تاوانە و فیلمە باسی مەزموعە شتێک دەکە کە ساڵی 1990 کەس مێشکمان بۆ نەچوە باسی ژیانی ئەو سۆشیال میدیا و زائیدەن ئەو ڕیاڵەتی تیڤ شۆیانە دەکە کە ئێستا حالیان هەنە بۆ نمونە ستار ئەکادمی یان کیم کارداشیان و ئایلەکەی خەڵک لە قەوسانی متابعە دەکات چۆن دەژین و شتیوا بەس فەرقەکە لە ترومان شۆ لەگەڵوان چییە ترومان شۆ خۆی نەیدەزانی خۆی بوو ینی بزەبت هیچ تەمسیلەک و هیچ فەیکەک و هیچ شتێکی پێوە دیار نەبوو ئەو مجەڕەت ژیانی خۆی دەژیا و خەڵک کامێرە تەسووریان دەکرد و لەو جەزیرە و هەموو لەگەڵی ئاکتەر بوون ینی وا خۆیان پێشان دەدا برادرینە و خزمینە و خێزانینە بەس لە ڕاستیدا ئەوانە هەموو دەیانزانی بەس ترومان خۆی جیمکاری نەیدەزانی بەس ئێستا حالیان ئەوانەی کە ئەو ڕیاڵتیڤ شویانە دەکرێت خۆیان دەزانن ینی ئەوەن دەیری خۆیان فێک دەکەن و ڕاست نینە بە خۆی بزە بە ترومان شۆ ئەو فیلمەیە لەو ئەوەی دەست پێ دەکات لەو مەسجەی لەو نامەی چۆن ئێمە خۆمان فری دەکەین ینی چۆن خۆمان فری دەکەین لەو سیستەم و ژیانی کە بۆماندانراوە بەبێەوەی خۆمان هەستی پێ بکەین خۆی فیلمەکە لە دوو نامەی بە قۆتی تێدا یەک لە نامەکان وەک خۆمان زائیدەن دووەم وەک سیستەم وە خۆمان تاوان ئێمە چۆن خۆمان وەکوتم ئازاد دەکەین لەو سیستەمەی کە ئێمە تێدا دەژین و دووەمیشتیش وەک سیستەم هەموو شتێک ئەمە ژیانمان ڕێکۆرد و تەسویرە وەک ترومان شۆ ئێستا حالیان بۆ نمونە 2000 سێرج بکە لە گوگل هەموو سۆشیال میدیا و ئەکاونتەکان دەبێتە ئەو شتە سپۆنسەری ئەو شتێک کە تۆ سێرچت بۆکری بۆ نمونە ئێستا بە تەمای تەلەڤیزیۆن بکڕی بڕۆ هەموو فەیسبوک دەبێتە تەلەڤیزیۆن بۆ هەر مجەڕ قسەش بکە نەک سێرج بکە بەس مایکەکە ئیش بکات تەواو
وزائدا بۆ نمونە گوگل ماپس دقە و سعات و سانی ئاگالێت و لە چێ بووی چێوە دەچی و حەزل لە چێندەر و زۆر دەسێت چێندەر بۆیە ئەو محتەوایەت پیشان دەدا حەسەب زەوقیت و زائدا ینی بەرنمەکانی تر بۆیە کەسمان فرینینە حالیە لە ژیانی خۆمان سوسیال میدیا بە تەواتی مسەیترە بەسەرمە بە تەواوەتی دەزانی ئەمە دە قەوسانی چرەکەین ئێمەش لە شوێکی دی دەژین بەش ئەو شوێەکەی دی چییە ئەمە پیشان دەدەین کە شۆ نییە و بالفعل شۆشە دووش ئەمە ینی بە تەواوەتی معلوماتمان هەیە و تۆزێک وازمان لێنیان بەس جیم کار لەو فیلمە هیچ معلوماتی نییە ئەخیری کە دەگاتەوە مەرحەڵی کە بۆی کەش و دەبی کە شتێکی غەڵەتەیە هەر هەوڵ دەدا ئەخیری هەر دەچێتە ئەخیری ئەو جەزیرێکە بۆیان دروست کردو و دەبان حیوارێک زۆر بە قۆتێ لە بینی ئیتهارس و جیمکاری کە ئیتهارس مخرزی ئەو بەرنمەیە لە ناو مانگەکێ لەو فیلمە عالەسازەوە مانگە بەس لەوێن دەر کۆمان سنتەرە یانی ئەو سنتەرێکە ئیخراز و هەموو تەحکمی ئەو بەرنمەی تێدا دەکرێت طبعاً فیلمەکە ئەتا بڵێ جیاواز بوو خۆش لە IMDb 8.1 خۆی لە IMDb دراما کۆمیدی دراما سایفایە جنرەکەی وەکوتم ئێمە مجرد ئەوەیە کە ئێمە لە نفسی شۆ دەژین بەس ئەمە ئاگدارین و ئەمە لەوانەیە فێکتر بین لە ترومانی لەبەرەوەی ئێستا بۆ منە خەڵکێ ئەو بەرنامانەی یان نەفەر هەیە هەموو پرایڤێت لایفی خۆی هەموو ژیانی تایبەتی خۆی لە سوسیال میدیا بڵاو دەکات و وەک شوەیەک کە ئەمە هەمومان تەماشە بکەین و متابع بکەین و ئاگدار بین طبعاً ئەو سانیەی کە ئەتوو ژیانی تایبەت خۆت کرد لە ژیانی گشتی و ژیانی پەبلیک لە پرایڤێت و کردە پەبلیک ئەو لاینت نێشت ئەو ئەکید بە ینی ئەتوو 100% نابێ کەسەکی ڕاستەقینیان نابێ کەسەکی خۆت ئەکید دەبیە کابراایکی فێک و تەسەنع و دەستکردی دەکەی لە تەسەڕوفات لەگەڵ دەوروبەرت بۆی پیشان دەی کە ئەتوو دڵخۆشترین کەسی لە دنیا و هەموو شتێک لای تۆ پێرفێکتە هەموو شتێک بەدڵی تۆیە ژیانت لە ئاخر دەرەجە تا ئاخر دەرەجە زۆر خۆش و کاملە لەبەرەوەی ئەتوو قرارەدا ئەو خەتە ئەو لاینی هەڵگری لە بینی پرایڤێت لایف بۆ پەبلیک لایف ژیانی تایبەتی بۆ ژیانی ئەم بۆیە ئەو ڤیددیوە بەڕایستی ئەمن زۆر حەزم لەو فیلمەیە ینی ترومان شۆ بۆ ڤیددیۆش لای من زۆر خۆشەویستە ئەگەر حەستان لە ڤیددیوێ بوو ئەوە من مەمنون دەبم ئەگەر لایکی ڤیددیوەکان بکەن بۆی زیاتر زۆرترین خەڵک سوودی لێ بینی ئەگەر بەدڵشتانە کۆنتنتی چەناڵەکەم دەتوانن سبسکرایبی چەناڵەکە بکەن زەنگوڵەکەش ئۆنکەن بە هیوای ڤیددیۆی تازە